گفتو کە پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکڕێبار محەممەد شارەزا لە وزە کاکڕێبار سلااو لێ بێ بە خێرات سەر خێر بێ ئەوە ڕاستە دەڵێن پاڵنەری جەنگەکە وزەیە بەدڵنیاییەوە بەڵێ ئەگەر ئێمە بۆی بتوانین لێکۆڵینەوەیکی وردکەین و بینەرانی خۆشەویست بگەین بە نەتیجەیەک ئەبێ ئەو قاعیدە بەکاربێنڵێ تێڕوانین لە ڕابردوو ئاوێنەیەکە بۆ ئێستا و ئێسش بۆ ئایندە ئەگەر سەیری جەنگەکانی ڕابردوو بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە جیهان بەگشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە پشتی لە کۆتایە ئەوە دەرکەوتووە سەلماوە کە لە پشتی ئەو جەنگانەوە شەڕی وزەیە باشە بەڵام لە ڕووکەشە شتێکی تر پیشاندراوە ئەگەر ئێمە جەنگەکانی ڕابردوو بەسەن بۆن بە ڕژێمی سەدامی گۆڕبەگۆڕیان وت چکی کیمیاوی بایۆلۆجیە بەڵام دوجار جەنگەکە بۆ وزە بووە بینیمان کە ئەمریکا چۆن کۆنتترۆلی وزەی عێراقی کرد و داهاتەکەی بر لە بانقی فیدرالی ئەمریکا دایناو وەکو بوو بە بەسی بەسەر عێراق وەکو کەسێکی مناڵی خوارد ساڵ یا کەسێکە ئەوەی کە لە خوار لە ڕووی قانونە پێڵن تەمەنی بەڵان هە ساڵ ئەگەر لە خواری هەشدەوە بێت کەسێکی وەلیەکی بۆ دانێن ئەگەر لەسەری هەشدەوە بێت لە ڕووی عقلیوە تەواو نەبێت هەر کەسی سەرپەرشتیارێکی بەدانێن ئێمە ئێستا لە عێراق بەهۆی ئەو زەوە لای ئەمریکا وامان لێ هاتەوە باشە مەبەستم لە ڕووکاری جەنگەکە بوو دوای پشتەکەشی کە ئێستا بینین عێراق کەوتوتە ناو خاڵێکی ئەمریکاوە کە بەل چرکە ساتێک قوفڵی هەموو عێراقی کرێ بەهۆی داهاتی وزەکەی دوای بینیمان نمونونەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەنگی ئەفغانستان کە نەجیبوڵڵا ڕووخا سۆڤێت دەویست بۆرێکی نەوت بەناو ئەفغانستانە بە بەسەر دەریای هەند ئەو حکومەتیان ڕوخان و کە سەر بە سۆڤێت بوو تالیبان و قاعیدان هێنا بڕۆینە بۆ جەنگی ڤەنزوێلا ینی ترام بە ئاشکرای وت ئەمە مادەی هۆشبەر بازرگانی مادەی هۆشبەرە واکە کەچی لەگەڵ گرتنیا نەی ئەتوانی ینی حقەتەکە بشارێتەوە باسی وزەیەک وتی ئەوەی دەستمان بەسەر یەکەم یەدەکی جیهانیە کە 300 ملیار بەرمین لەوتەوە دواتر هاتن ڕقم حسابێکیان لە قەتەر وە کردەوە و داهاتەکەی چێتەوە بە چاودێری ئەوان تەسەڕفی وەکرێت ئەم جەنگەی ئێرانیش کۆی ئەو بابەتەیە کە ئەمریکا دەیکات دوای بە تایبەتی دوای دروستبوونی ڕێکخراوی برێکس جیهانی کە چین و رووسیا و چەند دەوڵەتێک بوون ویستیان بدەن لە هەیمێنەی دۆلار و وەلیۆ ئابووری ئەمریکا بڕوخێنن بەڵام بە پەلەپەل ئەوان کەوت نەخۆیان و هاتن بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاتی خۆی باسی بیبیشمان کرد انقلابێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاکڕێبا ڕەنگە ئێسەیەکێک پرسیار بکە بڵێ لە ڤەنزوێلا گرانی بوو خەڵک دۆخی زۆر سەخت بوو سەرڕایەوەی ئەو یەدەکە زۆرە نەوتەیە بۆ ئەو نەوتە زۆرەی هەبوو ینی بۆ خەڵکەکە وا باشترە یانەمە شەڕی کەرامەتی وڵاتەکە ینی مەبەستەکە لەوەیە نەوتەکە بۆ کەمینەیەک بێ لە وڵاتەکەیە یانەوەی ئەمریکا گەر بێتە بەشدار تێدا بەڵام لانی کەم نیوەکەی تری بۆ خەڵکە لە ڕاستیە وزە بۆتە داینەوەی پیشەسازی جیهان و سەرمایهداری جیهانی بووە سەرمایهداری جیهانی قبوڵ ناکە هیچ گەل و نەتەوەیەک ئێمە لە بەنامەکانی پێشتە باسیەوەمان کرد بەپێی بەڕێنامەکانی تەوەگرتوەکان بەپێی دەستوری وڵاتان بەپێی ئاەتەکانی قورئانی پیرۆست هەر سامانێک لەسەر زەوی بێرەشە زەوی ئەو دەوڵەتێ بەڵام سەرمایهداری جیهانی ئەوەی قبوڵ نییە ئەو گەلە خاوەندارەتی بکات بەتەنیا بۆیە بینیمان حکوومەتی عێراق نەوتی خۆماڵی کرد چ کارە ساتێکی بەسەر هات ڤەنزوێلا باجی ئەوەیدا کە ئەم سەرۆکە و سەرۆکەی پێشتریش خۆماڵی نەوتیان کرد و کۆمپانیەکانی بیانیان کردە دەرەوە بۆیە ئەو باجیاندا کە ئێستا گەڕانەوە بۆ خاڵی سفر و یاساکانیان پێگۆڕینەوە کەواتە سەرمایهداری جیهانی قبوڵی نییە لە هیچ دەوڵەتێکە هیچ گەل و نەتەوەیەک خۆماڵی باڵێن سیادە و سەروەری خۆی بەسەر ئەو وزابێ بۆیە ئەوان بە ئاسایشی وزەی خۆیان دەزان و پێویستە لەژێر هەیمەنەی ئەوانە و هەژمونی ئەوانە با بڵێن بەڕێوە برێت چونکە هێزێکەیەک لە بەرامبەر ناوی چینە و شەڕی ئابوووریەکە نەک شەڕی سەربازی و جەنگەکانی تر دەوێت لە ڕێگەی ئابوووریەوە بدا لە هەژمون و هەیمەنەی ئابووری ئەمریکا و ئەمریکا بخەوەکەوتنی ئابووری ئەمریکاش ینی ئەگەر ئەو پلانە سەری بگرتایە کە ئێرانیش بەشێکە لەو پلانە کە نەوت بە ئیوانی چینی بفرۆشتە ئەو کاتێ دۆلار ئەم بەهای لەدەستەدا و ئابووری ئەمریکا کەوت و ئەمریکا بۆ یەکێک لە هێزە لاواز و دۆڕاوەکانی سەساحەی جیهانی بۆیە هەموو ڕێگایەکرێ بەر بۆی بتوانێت کە هەموو چاڵاتەکانی ژیانداگیر بکە و کۆنتترۆلیشی بکە خەڵکی ئێرانی ئێستا لە دۆخێکی برسێتیان بەڵێ یان ئەم پرسیارە ڕاستە ئێمە دواتر باز لەواکەین ئەمە پەیوەندی بە سیادەی ئینسانەوەیە بە کەرامەتی ئینسانەوە هەیە ببورن خەڵک لە برسێتیدایە ئەگەر ئەم نیزامە دۆستی ئەمریکا بێ دۆخی خەڵک باشتر نابێ ئەو کاتە
بەتاکید لانی کەم حەسارێن لەسەر لاچێ هەرزانی لە وڵاتەکانە بڵاوە بێتەوە پارەی نەوتەکە گەڕێتەوە بۆ خۆیان لە ڕاستە ئەمە هەموو دەوڵەتی عیلاقی بە سیادۆ سەروەری و سامانەکەی خۆیەتی لەم ئەم ڕژێمەی ئەم کۆماری سامی ئێران حکومت دەوڵەتی کۆماری سامی ئێران ئێستا پێی وایە کە خۆی دەبێ خاوەنی سیاد و سەروەری خۆی بێت لە بەرامبەر هێزێکەیەکە ئەمریکا و هاوپەیمانەکانێتی دەڵێ نەخێر تۆ نابێت سیادە و سەروەری خۆت بەسەر ئەم وزەی خۆتا بێت چونکە تۆ بەشێکی لە پرۆژەیەکی گەورەتر کە دەتەوێت لە من کۆتای پێبێنی بۆیە ئەو بەرگی لە خۆیەکە ئەمیش بەرگی لە مانەوەی خۆیەکە ناچارەکە پەلاماری ئەم دەوڵەتە بدا یا ئەوەتانێ بەوەی کە قەنەعەتی پێ بکات بڕواتە ژێر سایە و سێبەری ئەوە یا ئەوتانەی ڕوخێنێت و نزیکترین نمونەمان لە دانوستان خولی گەڕی یەکەمی دانوستانەکانی ئەمانی ئەم جارەی پێش ئەوەی بڕوا بۆ سویسرا ئەو پرۆژە خراوە بەردەمی ئێرانیەکان لایەن ئەمریکەکانەوە کە نەشەر نەئاشتی وەرن لە وڵاتی سێم وەکو ڤەنزوێلا وەکو عێراق وەرن لە وڵاتی سێم عێراق لە بەنقی فدرالی ئەمریکایە ڤەنزوێلا لە قەتەرە ئێوەش وەرن وڵاتێکی سێم هەڵبژێرن داهاتی نەوتەکەتان باچێتە ئەوێ ڕقم حسابیەکەین لە بەنقی وەتان داهاتەکەتان لەژێر چاودێری ئێمە تەسەڕیفی بزانین بۆچی بەکارهێنن و ئێمەش قازانجێکمان لەو پارە ئەوێت کە ساڵانە لە ملیارە دۆلار کەمتر نەبێت ئێرانیەکان قوبوڵیان نەکەوتیان دەسۆر ڕێگەمان نادا و ئەمەش قوبوڵمان نییە کە بێنە ژێر سایە و سێبەریەوە بۆیە جەنگەکە بینیمان تەقیەوە ئەو هێرشان دەستی پێکرد باشە ئێستا جەنگەکە دەستی پێکردو لە جەنگداین ئەگەرێک بۆ ئاگربەز ئەگەر هەبێ هەر دیسانەوە بۆ مەرجانی پێشووە بە بڕوای تۆ بەڵێ بە دڵنیاییەوە بە قەنەعەتی من تا ئەمریکا دەسڵات دەست نەگرێ بەسەر چاڵەنەوت و گازەکانی ئێرانە ئەو جەنگە کۆتایی نایێت ئیتر بە هەر شێوە لە شێوەکان بێت یانێ گەر ئێستا ئەگەربەسی ڕابگەێنێ سەر ڕەڵاتەوە دەست پێکاتەوە بە دڵنیایەوە دەست پێکاتەوە ئەبێ هەر کۆماری ئیسلامی ئێران یا ئەوەتانێ خۆی ترامپ لێڕە خۆ ڕادەستکردنی بێمەرجەکە ئەوەیە یا ئەوە تا خۆی ڕادستەکە بێمەرج و هەموو شتێ قوبوڵەکات کە ئەوەی ئەویانەوێت کە دەستگرتن بەسەر ئەو چاڵەوتانە و چاودێریکردن بەڕێبرن لایەن ئەمریکاوە یان ئەوەتانێ سەریر حکومەتەکە و دەوڵەتەکە خوات کێشیان لەوە نییە کێ دەسەڵاتیە کێ لە دەسەڵاتە کێ لە دەسەڵاتە نەخێر من بە قەنەعەتی من ئەوان هیچ کێشەیەکیان نیەوە من بەپێ ئەو توێژینەوەنش کە خوێندومەتەوە کە ئەمریکیەکان ئەڵێن لەو ڕۆژەی کۆماری ئیسلامی هاتووە لە هەفتاونەوە تا ئێستا ئێمە ڕۆژەژان بیرمان لەوە نەکرێتەوە ئەم ڕژێمە بڕوخێنین ئەوانی پێشووتر ئەڵێم و یارمەتی معارەزەی ناوخۆ دەرەوە بدەین تەناویستمان ئەم ڕژێمە بینە چوارچێوەکەی خۆی لە چوارچێوەی خۆیان دانێن یعنی هیچ کێشێکیان لەگەڵ سیستەمەکان نەبوو کاتی خۆشی ئەو سیستەمان بۆی هێنا خۆش سیستەمێکی پاشایەتی بوو بەڵام ئەو پێویستی بە پشتیوانی و هاوکاریی گەورە بۆ مەدی سۆڤێت هاتن بە شێوازی ڕوتی ئیسلامی بەریان لەم بابەتە گرت و ئێستش پێ وایە هەر ئەوە بۆ ئەوان گونجاوە بەڵام ئێستا ئەم حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانە چۆتە بەرەیەکی ترەوە کە لە دژی بەژەوەندەکانی ئەمریکایە باشە کەمێک باز لە گەروی هورمز بکەین کێ زەرمەندی یەکەمە تێیدا دەڵێن چین پێ دوایە ئەنی چین تەواو تەزەیق بێ تەواو کێتە دۆخێکی نا هەموارەوە بۆ پێویستی بە وزە بێ بەدڵنیایەوە گەروی هورمز یەکێکە لە با بڵێن دەواازە گرنگەکانی جیهان لە 120 نەوتی جیهان بەو دەواازات تێپەڕێکە ڕۆژانە 100 ملیۆن بەرمیل نەوت لە جیهان بەرهەمێنێت بیکڵێنە 120 ینی زیاتر لە 20 ملیۆن بەرمیلی بەم گەرواتێ پڕێت باشە ئەو 20 ملیۆنش ڕێژێکی زۆری بۆ چین دەچێت کە لە ئێران و لە عێراق و لە چەند وڵاتێکە کڕێت کەواتە بۆ چین گەروی هورمز با بڵێن ڕێڕەوێکی هەستیار و ژیاری و با بڵێن حیاتیە بۆ چین ئەگەر بێت و دابخرێت پێش هەموو کەسێت چین زەرمەندەوێت یەکەم بەوەی کە ئەو بڕێی کە ئیکڕێ دووەم ئەگەر بەدیلیش هەبێت نەوت بینیمان لە 6 دلارەوە لە کاتێکە ئاسایی بوو 6 و 66 و لەو تەنان مەترسیەوەمان بێ 55 دلار خواری 55 کاتێک گەژەکان دروست بوو دوو ڕۆژ پێش ئێستا گەیشتە 190 دلار و ئێستا لە 92 خۆی بینێتەوە بۆیە زەرمەندی یەکەم چینە کە کڕیاری نەوتە و هەم لە مشتریەکانی خۆی و هەم لە ڕووی نرخەوە بەدیلی سین چییە؟ بەدیلی سین هەر ئەوەیە کە نەوت بەگران بکڕێت هیچ حالێکی تری نییە ینی ئەچێ بۆ ڤەنزوێلا لە چاودێری ئەمریکایە وڵاتانی خەلیج ئەوە قوفڵ بووە ئێرانە دۆسیەتی ئێرانیش ئەوە رووسیاشە گەماڕووی لەسەر رووسیاش هەموو پێداویستەکانی ئەو دابین ناکەوە تا ئەگەر لەو ڕوانگەیەوە سێری بکەین لە بەرژەوەندی ئەمریکایە مانی گەروی هورمز جارێ بەداخراوی بمێنێتەوە دوو لایەن نیە بەو لایە کە سێرکەین کە چین زەرمەند دەبێت قازانجێتی بەو لایە کە دۆستەکانی نەوت هەناردە ناکەن و زیانی ئابووریان پێگەیت زەرری ئەمریکایە
بەو لای تراکە نەوت لە 67 دلار و 66 دلار لە 1992 ئێستا لە ماوەی 48 ساعات تا 30 دلار بەرز و نزمەکە ئەمە ئەنی بۆ ئابووری جیهان شەڵەژانە و وەناخۆی ئەمریکاش کاتێک گاڵۆنی بنزین گاتە 4 دلار دانیشتوانی ئەمریکا قۆڵیان گەلی ڤەنزوێلا ناتوانێت ئەمەی بۆ قەرەبوو بکاتەوە نەخێر هێشتا کە کۆمپانیەکانی ئەمریکی ئەو توانیان نییە و توانای بەرهێنانی ڤەنزوێلاش ئەو توانان نییە کە بتوانێت قەرەبوو بکاتەوە نەوتی ڤەنزوێلاش نەوتێکی قورسە ئەو ناتوانێت بێتە بەدیلی نەوتی کەندا و وڵاتانێت باشە بە بڕای تۆ گەروی هورمز لە دەستی ئێران دەردێنرێ ئەگەر ئێران ئەو بڕیارە کۆتاییە بدات و ئەو ڕێگری بکات ئەوە بڕیاری خۆکوشتنی خۆیدا چونکە جەنگێکی جیهانی گەورە دروستەکە دۆست و دوژمن لەوێ کۆکاتەوە کا بە دژمنی خۆی دۆستەکانیشی و دژمنەکانیشی ئێستا حاڵیان شەڕەکە ڕاستەخۆ ئەمریکا و ئیسرائیلە بەڵام دەوڵەتانی خەلیجیش لە ناوێتی زەرری بەمویان گەیاندوو کڕیارانی نەوتی دەرەوەیش ئاسیا ئەوانش تووشی زیانی گەورە بن کەواتە ئەوانش دێنە پاڵ ئەمریکا و ئیسرائیل بۆەوەی کە ئەو گەرۆکەنەوە کەواتە ئێران ئەم بڕیارێکی خۆکوژیە بەوە باشە دەتوانن ئەم گەروە بکەنەوە ئەگەر ئێران نێوێ ڕاستی ئەو گەروە 39 کیلۆمەترە بەشێکی عمانە بەشێکی ئێرانەوە ئێستا لەمڕۆ باس ئەوە کرێکە من ڕێژ کراوە و ئەم ڕێژکردن قورسە بەڕاستی و ئەوەی من بەداچۆن کردووە کە بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکا خۆی لە هەوڵی ئەوان کە هێز بن بتوانن بەهێز کۆنتترۆلی ینی یان ئەو تا لەگەڵ کەشێنەوتەکانە حیمایان کەن یا ئەوەتانی ئەو بەدیلانەی کە باسەکرێکە ئێران ئاسمان و بەحری لەدەستداوە ئەو جززیرەی تومبی سوغرا و کوبرا و هەندێک جززیرە هەیە لە ناو ئەو کەندینا باڵێن لە خلیجی فەرسا کۆنتترۆلی کەن و پەلاماری ئەو شوێنانە بدەن ئەمە لە ڕووی قانونی دەولیەوە پەیمان نامەی نەتەوەگرتوەکان و قابلی قبول نییە ماڵێن یاسایی نییە بەڵام ئێستا قانونی دەولی هیچ چینێکی نەماوە ڕۆحێکی کارکردنی پێ نەماوە هێست تەحکومەکەەوە من پێم وایە لە کۆتایە ئەمریکا و هاوپەیمانەکانی و بەکەی لەوانە چینیش پەلاماری گەروی هەلوزن ئەگەر ئێران بڕیایی دابێت بە کۆتا ینی بە تەواتی قفڵی ئەم بابەتەکە و ئێرانش دەیەوێت لە ڕێگەی ئەمە وەکو چەکێک ینی لێرا ئێستا ئێران موزەوەکو کاتێک وەکو چەک بەکارێنە وەکو ساروخەکانی بۆی ئابووری جیهان تووشی شەڵەژان کاوە کردیشەتی وەکو شەڕ خات سەر ئەمریکا بۆی لانی کەم هێرشەکان ڕاگرێت باش ئابووری ئێران تاکی تەحمولی ئەمە دەکا ئێران تا ئێسش غاز و نەوتی خۆی بەرهەمەهێنێت و سلەی خۆراکی خۆی هەیە و ئەگەر جەنگەکە بەردەوام بێ دەست بۆ ژێرخانی ئابووری ئێران بن ئەو کاتێک خۆناخ ئێران تووشی کێشەی گەورەترەوێت باشە کەواتە بام و پێدراوەکان یا گەروی هورمزی لەژێر دەست دەرێنن یان دۆناڵد ترامپ لێدوانێک دەدا و توی تێک دەکا و دەڵێەوە جەنگەکەمان ڕاگرد و سەرکەوتین و هەندێک سەرکردەی ئێرانی هاتوونەتە پێش ینی شتێکی وا سیناروێک بەدیلی تر ئەوەی جیحەوت کە ملیارێک و 200 میلیۆنیان هەیە 600 پیشەسازیش ئەوە ئێستا یانوی خەنە بازارڕەوە ئەخرەوەی جیحەوتی ژەر بەدیلی یەکجارێکی نییە خۆیش تەواوە بێ بەشی چەنێک ئەوە یەکێکە لە بەدیلەکان ئێستا داوای لە رووسیا کردووە کە بەشی چەنەکەوە کاکرێبارەوە جیحەوت ئەگە تۆ ڕژانە 100 میلیۆن بەرمی حسابکەی دابەشی میلیۆنە کۆشتەزا دابەشی سەدی کردزان چەنەکە بەشی هێشتا ڕۆژێک بەڵێ بەدڵنیایە بەڵام لەو لاشەوە ترامپڵێ گەمارۆکان لەسەر وڵاتانە کەمەکەینەوە کە گەماروی نەوتیانە سەر یەکێ لەوانە رووسیا و رووسیاش ئامادەی دەربڕیەوە و نەرویج و بەرازیل و هەندێک دەوڵەتیش کەنەدا کە ئێستا لە دەرەوەی ئەو گەروەن دەتوانن لە بری ئەو حسەی ئۆپێک کە هی عێراق وڵاتانی تر دەتوانن ئەوان هەناردەیان زیادکەن بۆی لانی کەم وەزعەکە تا ڕادێگۆڕن ئەی وڵاتانی دۆستی ئەمریکا لەم ناوچەیە ئەگەر نەوت نەنێرە عێراق دۆخی چۆنە سەرکە کارتەکە لاوازە بێت بۆ کاتێ ئێرانیش ئەو با بڵێن دەستگرتنەوە کەمتر دەکاتەوە پێوە بەڵام بۆ عێراق بەڕاستی کارەساتەوە لە خراپترش بە هەرێمی کوردستان بۆچی بۆ هەرێمی کوردستان خراپتر لەبەرەوەی نوتی کە دەڕۆژ ئێستاش هەر دەڕوا بە بۆرێک عێراق بگاتە مانگێک 6 بۆ 8 میلیارد دلار زیانی پێگات باش لە سەتانەوەتی داهاتەکەی نەوتە هەرێمی کوردستان سفر سەرچاوی ئابووریە بۆچی جاران باسمانەکەمانم ڕۆژانە 400 بەرمی نەوتەڕوا ئێستا 200,000 ڕۆ ئەچێتە خانەی سۆمە و ئەچێتە بانکی فیدرالی ئەمریکا و هیچ ناتوانێت لە دەست هەرێمی کوردستانە نییە و سەرچاوەکانی تریش نانەوتیەکانیش ئەوینین یا لە دەروی حکوومەتی هەرێمە یا کارتەکانی تر یا گرنگی پێ نەدراوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی لە سارم داهاتی ناوخۆی نییە پارەی کارە با پارەی داهاتە ناتوانێت ناوخۆ ئەوە نییە کە بتوانێت باڵانسی هێزی ئابووری ڕاگرێت لە کوردستانە بۆیە
چاوی لە دەستی عێراق ئەگەر عێراق خۆی لە قەیرانە بێ ئەم 100 جار ئەکەوێتە قەیران و بۆی دۆخی هەرێمی کوردستان خەتەرتر لە عێراق و ئێساش کە نەوت بەرز بۆتەوە لە قازانجی عێراق بەڵام عێراق ئێستا لە 3 ملیۆن و 400 بەرمیلەکەی 2 ملیۆنی سقوطی کردو ئەوی 200 شی نەک دونی و ببورن بەڕێزان جاجە سەوتم ڕایخرێ بەڕاستیەوە پەتار عێراق ئەو نەوتیتر لە کوێ فرۆشە تەنها ڕێگەی کەماوێتی کەرکووک جێهانە داوای لە هەرێمی کوردستان کردووە دوێنێ 200,000 تا 400,000 هەناردەکە هەرێمی کوردستانش کۆمەڵی مەرجی داوا کردووە لە بابەتی گومرگوانە ئێستا لە گفتوگوان کە پێش عێراق 3 ملیۆن و 400 بەرمیلی هەناردرا تا 500 ئێستا چەندەکە ئێستا 2 ملیۆن 900,000 سقوطی کردووە باشە ئەوەی تری لە ناوخۆ لەگەڵ خۆی 400 بەرهەمە هێنێت 300 و 500 هێناردەکە ئەوەی بەناوخۆ بوو ئێستا ئەم چەند ڕۆژەی ڕابردوو هەر بەرهەمی ئەهێنا بەڵام کۆگایە کرد لە بەندەرەکانی بەسراوانە بەڵام کۆگاکانیش پڕ بوو تەواویتر کەواتە ئێستا 200 دارماوە لە بەندەری جییانەوە لەو بۆرەوە دەتوانێت چەند بنێرێ ئەوەی من ینم کردەوە باڵێن بەدوان چون کردووە هیچ بۆرێک نییە لە بەسرا و ناوەڕاست و بگاتە کەرکووک تەنها کەرکوو خۆیەتی ئەویش 200 بۆ 400,000 لە تەواوی ینی قووەتیا باشە دەڵێن وەختی خۆی بۆریەک هەبووە بەسرە بۆ کەرکووک بەڵام ئێستا کاری پێ ناکرێت ئەم بۆریە سیانەی زۆری دەبێت هەموو ئەو خەتانی هەمووی ینی لە کار کەوتون و بۆ ئێستا لە توانای ئەوانی عێراقەوە ئەو بۆریانە بەندەری بانیاسمانەیە کەرکووک بانیاسمانەیە عقبە بەسرە عقبە ئوردونمان هەیە ئەو هێڵانە هەمووی پەکی کەوتووە لە مەرحەلا فرێ عێراق ناکرێت ئیلا مەگەر تەنکەر ڕۆژی 20,000 تەنکەر بخەنە ڕێ کە 500 کیلۆمەتر ئەبێت تەنکەر بەدوایەکەوە بێنە و لە بەسرە و باشوڕۆ بگەێنێتە خورمەڵا و کەرکووک لێوە نەخلیکەن بۆ ئەویش مەزەکانی هەرێم عملی خۆسە لەبەرەوە دۆخی عێراق دۆخی سەختە بەڕاست سپاس دەکەم زۆر سپاس کاک ڕێبوار محەممەد شارەزایی وزە ماسەر لە گرێبەسەنەوتیەکان ئەمڕۆ باسی گرێبەسی نۆتمان نەکرد بۆ وەکو شارەزای وزە ناسانمی بە هیوایەوەی کە جەنگەکە کۆتایی پێ ئەوە خەونی هەموو کەسێکە من داوای لە خۆی گەورەکەن کە هەرێمەکەمان پارێزراوە بێت و چ لە ڕووی سەربازی سیاسی ئابووری ئەم جەنگەکە ئێمە ناوەڕاستی جەنگەکەین بە هیواین بە پشتیوانی خۆی گەورە دەرباز بین ئەو بەڵام موسیبەتەمان لە کۆڵ بێتەوە سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن خۆش